دەستە کاری کێشمەوە چووکە ناتوانێت. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا سەرۆکیانەی دەربەندیخان بەهۆی کەڵەکەبوونی قەرزێکی زۆر و نەبوونی پاڵپشتیەکی مادی و معنەوی لەلایەن حکومەت و وەرزش دۆستانەوە بە ناچاری دەستی لە کار کێشایەوە. سەرۆکە دەست لە کار کێشاوەکە داوا لە دەوڵەمەند و وەرزش دۆستان دەکات ئەرکی سەرۆکییانەکە لە ئەستۆ بگرن و دەشڵێت پێشتر و ئێستاش هیچ سانسۆرێکمان لەسەر کەس نییە و ئەو پۆستە وەربگرێ، تەنها مەرجمان خەرجکردنی پارەیە بۆ یانەکەیان. خولی پێویستی ڕەنگە بە 300 میلیۆن بی چەندیانە هەیە نزیکەی 500 میلیۆنان سەر کردو ئەنجامیشان وەکو ئێمە نەبووە. ئێمە بە کەمترین بودجەوە نزیکەی 150 میلیۆنە کەمتر یا زیاتر بەشداریمان کردووە بۆ دوو تیپی تۆپی پێ و باسکەیش هەردووکیان لە خولی نایە باوین لەخوا بەزیای هەردووشان ماینەتەوە و دوو پلەی پێنجەم و شەشەمیش ماهێناوە. بۆ ئێمە بۆ ئەو کەسێک کە جێگری ئێمە هیچ ساڵتۆرمان هیچ کەسێنی هەر کەسێ بێ ئەم شوێنێکی نەحیزبیە نە شوێنێکی ئەوەیە کە ئینسان بڵێ ئیمتیاز بێ ئەوەی بێ خزمەتکە بە عەکسەوە سوپاسەکەین دەستخۆشی یەکەین دەستەی گشتی هەیە دەستەی کارگەڕیە انتخاباتێ بەپێی ئەو لیژنانەی کە دانراوە لەلایەنی بەڕێبەتی وەرزشداوانی سێمە ژنەی ئۆڵۆمپیەوە هەر کەسێ بێ خزمەتکە ئەوە کراوەی مەمنونیشی بێ خزمەتکە. دەستەی کارگەڕیانی دەربەندیخان هاوکات لەگەڵ سەرۆکە دەست لە کارکێشاوەکەیان ئاماژە بەوە دەکەن ئەگەر بێت و سەرچاوەیەکی داهات بۆ یانەکەیان دەستە بەرنەکرێت دوای ژماردنی قەرزەکانی ئەم ساڵی یانەکەیان بڕیاری کۆتایی خۆیان دەدەن. لە ئێستادا ئێمە چەند هەوڵێکمان ناوە بۆ تاپۆکردن و کردناوی هۆڵی داخرایوانی شوی دەربەندیخان لەسەرەوەی بڵێ بێ بە موڵکی تایبەتی یانەکەمان لەو هەوڵان یەکێ لەوانەی کە ئێمە چاوەڕێەوەگەن بەڕاستی چەسپاندنی ئەمە ئەم هۆڵە بکرێتە ناوی نادیەوە چونکە سەرمایه‌داران و خەڵکێک بڵێن وەبەرهێن ئامادەیە کە پرۆژەی تیا بکە ئەو کاتەگەر ئەمە بوو بە ماڵی نادی پرۆژەی تیاگرا بە دڵنیاییەوە سەرمایە ئەبێ بۆ نادی دەربەندیخان و کاتە ئەتوانین بەردەوامی هەبێت لەگەڵەوە بەڵام ئەگەرەوە نەبوو بە دڵنیایی ئێمە ناتوانین لەوە زیاتر ئیدامە بەم کارە بدەین و ئەم بەرپرسیارەتە بەڕاستیان ئێمە ناتوانین لەوە زیاتر لەسەر شانی بگرین. دەربەندیخان ئەم ساڵ بەشداری خولی نایەبی کوردستانی کردو توانی خۆی لە پلەی شەشەمی ڕیزبەندی خولەکەدا جێگیر بکات. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.